سێکی زانستی لە بواری گەشت و گوزارە بەڕێوە دەچێت دیارە بە حکمەوەی دەڤەری سۆران و ڕەواندز ئەم ناوچانە ناوچەی گەشتیارین و گەشت و گوزارن ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لێم دەڤەرە دەکەمە شوای کردەوە کەوا زانکۆی سۆران کۆنفرانسێکی زانستی پێشکەش بکات و ببێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی گەشتیاری زیاتر لەم ناوچەیە. من بۆ زانیاری زیاتر قسەکردن لەسەر ئەم کۆنفرانسە مەلای سەرۆکی لێژنەی کۆنفرانس دکتۆر ئامانز ئەحمەد. دکتۆر ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێبێتن ئامانز لەم کۆنفرانسە چییە؟ سڵاو لە تۆش سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیدا لە ئەمڕۆکە لە ژێر سەرپەرشتی بەڕێز دکتۆر مستەح مستەفا سەرۆکی زانکۆی سۆران یەکەمین کۆنفرانسی خۆی ئەنجامەدات کە بەشی جۆغرافیەیە لە فاکڵتی ئاداب بە ناونیشانی ئاستی گەشەپێدانی گەشت و گوزار لە دەڤەری سۆران. ئێمە کە ئەگە سێری دەڤەری سۆران بکەین لە چوار قەزای سەرەکی پێکهاتووە: سۆرانە، ڕواندز و چۆمان و مێرگە سۆرە و زیاتر شوێنە گەشتیارەکان و شوێنە وەبەرهێنراوەکان کاتێک کە باسەکەین وەبەرهێنراوەکان ینی لایەنی خزمەت گوزاریەکانە لە ڕواندز و سۆران دابین کراوە تا نزیکەی بەڕێژەی لە ١٨. بەڵام کێشەکە لەوەیدایە قەزای چۆمان و مێرگە سۆر کە شوێنی زۆر گرنگی هەیە، بەڵام لەبەر ئەوەی کە شوێنی وەبەرنەهێنراوە واتە دابین نەکراوە لە ڕووی خزمەت گوزاری چ ژێرخان و سەرخانی ئابووری، ئێمە وەک بەشی جۆغرافیە لە فاکڵتی ئاداب بە ئەرکێکی خۆمان هەڵساین بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی و کەلێنانەی کە لەم بوارەدا بوونیان هەیە. توێژینەوەکانی ئێوە دەرەنجامی ئەبێتن و بە حکمەوەی لە ئێستادا بەرپرسانی گەشت و گوزاریش لەم کۆنفرانسا ئامادەن دەرەنجامەکانی توێژینەوەکان ئێوە بۆچێ بەرزی ئەەکەنەوە؟ دواتر ئێمە ئەبینین ئەوان باس لە کەم و کوڕی زۆرەکەن، ئەم کەم و کوڕیانە ئەتوانرێت چارەسەر بکرێت؟ لە ڕاستیدا لە چوارچێوەی ئەم کۆنفرانسا چەندین توێژینەوە ئەنجام درایە و ئێستاش حالیان بەردەوامە پێشکەشەکرێت لەلایەن مامۆستایانی بەڕێزەوە. ئێمە هەوڵە دەینکەوە ئەو کەم و کورتیە و هەروەها ئەو گیرگرفتانی کە دێنە بەردەم کەرتی گەشت و گوزار لە دەڤەری سۆراندا بتوانین بەلایەنی ئەکادیمی و زانستیدا کەلێنەیەک بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. و لەو توێژینەوانەی کە خۆشم کە تێیدا بەشدارم هەوڵماندایە وەک لایەنی ئەکادیمی باشترین و گونجاوترین شوێنی گەشت و گوزار لە قەزای چۆمان دیاری بکەین. بەڵام ئایا لە داهاتوودا وەکو ئاماژەت پێکرد لایەنی پەیوەندیدار بالفعل لەوانە ئامادەنە و ئێستاش گفتوگۆی لەسەر ئەکرێن. ئەمە ئەتوانین وەکو ئاکادیمی بتوانین کەوە باشترین شوێن بدۆزینەوە و لە کاتی جێبەجێکردنیش لە بۆوان بەجێ دێڵین. بەڵێ زۆر سواز بۆ بەڕێز دکتۆر ئامانز ئەحمەد سەرۆکی لێژنەوەی کۆنفرانس کە لەگەڵمان بوو. بەڵێ کاکارزان من ئەگەڕێمەوە لای تۆ.